تابیانی ئازیز دێنێ سەر پرسیاری 16 ئەڵێ سادەکردنی ڕەجی 200 کامەیە؟ دێن چی دەکەین؟ ئەتوانی بە ڕێگەی شکاری بکەیت دوو ژمارە وەرگری بکاتە 200 ڕەجی هەیە یەک نەیبیان یاخود ئەتوانین بە چ بکەیت بە ڕێگەی خێرا. ئەمە ڕێگەی خێرا بەکاردێن لێرە چونکە پێشتر ڕێگەی شکارەکەمان زۆر بەکارهێناوە. دێنێ سەر هەڵبژارنی ئەی. هەڵبژارنی ئەی تاقی دەکەینەوە. گوتمان پێش ڕێگەکە چ ژمارێکمان هەبوو جارانی خۆیکەوە دەمان هەیە لێرە دەیکەی جارانی خۆیکەوە دە جاران دەکاتە چەند؟ دەکاتە 100. ئەو سەتەی جارانی ناوڕێگەکە 100 جاران دوو دەکاتە چەند؟ دەکاتە 200. بڵێ ئەگەر ناوڕێگەکەمان و دەرچۆ ئی پرسیارەکەی کەواتە دەبێتە وەڵام. مادام ناوڕێگەکەمان و دەرچووکەواتە ئەی دەبێتە وەڵامی ڕاست. دێنە سەر پرسیاری 17 ئەڵێ سادەکردنی ڕەجی چل کامەیە؟ دێن هەڵبژارنەکان تاقی دەکەینەوە. دووەکەی گوتمان جارانی خۆی دەکەین و دوو جاران دوو دەکاتە 4. چوارەکە جارانی 5 دەکەین. بزانین ئایا ناوڕەجی پرسیارەکەمان و دەردەستەوە یان نە. 4 جاران 5 دەکاتە چەند؟ دەکاتە 20. ئێرە چەندە چلە کەواتە نابێتە وەڵام. هەڵبژارنی بی تاقی دەکەینەوە. 3 جاران 3 دەکاتە چەند؟ دەکاتە 9. 9 جاران 3 دەکاتە چەند؟ دەکاتە 27. ئایا ئێرە 27 نەخێر کەواتە نابێتە وەڵام. سێکەی تاقی دەکەینەوە. 5 جاران 5 دەکاتە چەند؟ دەکاتە 25. 25 جاران 3 دەکاتە چەند؟ دەکاتە 75. ئایا ناوڕێک دەرچۆ؟ نەخێر کەواتە سیش نابێتە وەڵام. بۆرە دی تاقیکەوە. دووەکەی جارانی خۆیکەوە دەکاتە چەند؟ دەکاتە 4. 4 جاران دەکاتە چل. بەڵێ دەرچەوە کەواتە دیم دەبێتە وەڵامی ڕاست. دێنە سەر پرسیاری 18مان هەیە. پرسیاری 18 ئەتوانین بە دوو ڕێگە شیکاری بکەین بە دوو ڕێگەیەکە شیکاریەکەین لێرە. 25 ڕەجی هەیە؟ بەڵێ ڕێگای یەکەم ڕاستەخۆ ڕەجی وەرگرە. 25 ڕەجی چەند؟ دەکاتە 5. کردارەکەت لێکدانە وەک خۆ بنووسەوە. ڕەجی 4 دەکاتە چەند؟ دەکاتە 2. 5 جاران 2 دەکاتە چەند؟ دەکاتە 10. کەواتە سیم دەبێتە وەڵامی ڕاست. ڕێگەیشکەمان هەیە ڕاستەخۆ ڕێگەکەی بنووسەوە. 25ەکەی جارانی چاری بکە دەکاتە چەند؟ دەکاتە 100. ڕەجی 100 دەکاتە چەند؟ دەکاتە 10. کەواتە سیمان بۆ وەڵام. پرسیاری 19مان هەیە. ئەڵێ چەند ڕەجی 4 لێکدانی ڕەجی 6. ئایا 4 ڕەجی هەیە؟ بەڵێ دەکاتە چەند؟ دەکاتە 2. 6 ڕەجی هەیە؟ نەخێر کەواتە وەک خۆی بنووسەوە ئێستا 2 ڕەجی 6 دەبێتە وەڵام کەواتە بیم دەبێتە وەڵامی ڕاست. پرسیارەکان ئاسانن هیچی وای تێدا نییە. پرسیاری 20مان هەیە. ئەڵێ سادەکردنی ڕەجی 5 لێکدانی ڕەجی 20 یەکسانە. ڕێگەکەی ئەنووسمەوە. 5 جاران 20 دەکاتە چەند؟ دەکاتە 100. ڕەجی 100 دەکاتە چەند؟ دەکاتە 10. کەواتە دیم دەبێتە وەڵامی ڕاست.